ئەنی بەڕێز سڵاوتان لێبێ من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسخواستان پێشکەشەکەم و لە باسخواستی ئەمڕۆمەدا باس لە ڕاهێنان و پەروەردەکردنی تاکێک دەکەین دوور لە توندوتیژی. بێگومان توندوتیژی یەکێکە لەو هۆکارە دەرونیانەی کە مرۆڤەکان پەنای بۆ دەبن و یەکێکە لە تێکدەرەکانی ئاشتی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەدا. ئێمە لەم بەرنامەیەدا قۆناغ بە قۆناغ باز لە پەروەردەکردنێکی دروست ئەکەین. ئایا ڕاستە ئەگەر پەروەردە و بنیادنانی مرۆڤ توندوتیژی تێدا نەبێ ئەوە مرۆڤێکی لاواز و دۆڕاو دەرەچێت لە کۆمەلگایە بە پێچەوانەوە. زۆر جار دایک و باوک کاتێ منداڵەکەیان لە کۆڵان یا لە قوتابخانە دێتەوە ئەگەر شەڕێکی پێفرۆشرا بێ لەلایەن کوڕە دراوسێ و هاوڕێیەکەوە ئەوە ئەم دایک و باوکە هێندە بە حەز و بە چێژێکی زۆرەوە هانی منداڵەکان ئەدەنکەوە ئەویش بڕوا لە ڕێگەی توندوتیژیەوە تۆڵەی خۆی بکاتەوە و وەکو ئەڵێ سەرکەوێتەوە بەسەر هاوڕێکەیدا. زنجیرە دراماکان و میدیا و یاریە ئەلکترۆنیەکان و تەکنەلۆژیا بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە پەروەردەکردنێکی نادەن دروست و پڕ لە توندوتیژی نەوەکانی ئێمە. ئێمە لەم بەرنامەیەدا لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر هەژار معروف پزیشکی دەرونی تاوتوێی پرسی توندوتیژی و ڕۆڵی لە تێکدانی کۆمەڵگە دەکەین. دکتۆر زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس کاگارە. زۆر سپاس ڕیاس. دکتۆر منداڵ خۆی بەعاتن بە فیترە توندوتیژی تێدا پێویستە دایک و باوک بیگۆڕن یام ئەتوانین بڵێن دەروونێکی پاک فیترەتێکی پاکی هەیە و ئەوەی کە توندوتیژی تیاچێنێت دایک و باوک و کۆمەڵگە و دەوروبەرەکەیەتی. خۆی بەڕای من لە ڕاستیە بە فیترەت مناڵ توندوتیژیتیان نییە، مرۆڤ بە فیترەت توندوتیژیتیان نییە، بەڵام دووشتی زۆر گرنگی تایە. یەکێکیان بەرگری لە خۆکردن. بەڵێ وانە بەرگری لە خۆکردن ئەوە تایەتی بە دڵنیاییەوە. ئیتر کە تۆڵێ بەرگری لە خۆکردن ئایا بەرامبەر بە مرۆڤەکانی ترە ویان بەرامبەر بە هێزە ڕوخێنەرەکانی ترە لە سروشتا. وانە ڕەشەبایەکی زۆر، تۆفانێکی زۆر، زیندەوەرێکی دڕندا پەلامارتەیە. وانە خوا ئەو توانایی دروست کردووە بەرگری لە خۆ بکەی. وانە و ئەمە شتێکی باشە بەرگری لە خۆ دەکەی. وانە توانایشی کەشی تایە مرۆڤ هەر لە مناڵیەوە ئەویش چۆن ئەڵێ خۆویستی خۆپەرستی یعنی خۆی ئەوێ ئەنانیەت من لەبەرەوەی بینی مناڵ کە یاریەکە هەر لەو مناڵیەوە کە گاگۆڵچیەکەن و لەگەڵ مناڵی ترا دایئەنێ دائنیشن لەسەر شتێکی بەسیط ئەبێ بە قڕەقڕ و وردە شەڕ ئەوەنی ئەمە بۆ خۆی بەری ئەوەیە بۆ خۆی بەرێ خۆ کەس فێری نەکردو مناڵە هێشتا 5-6 مانگە کەوابوو ئەم دوو تواناییتیایە. اینجا ئەم دوو توانایە لە ڕاستیە ئەگەر پەروەردەیەکی باش بکرێ ئەم مناڵە ئەم دوو توانایی هەرتیا ئەمێنێ وەتیا بمێنێ باشە، بەڵام ڕێکی خا کاڵێن ڕێکی خا یعنی تەنزیمی کە بە شێوەیەک کە ئەنانیەتەکەی هەرمنیەکەی کەم کاتەوە بڵێ نە خەڵکی تریشێ مناڵی هاوڕێشێ هەیە. لە ڕاستی ئەمە تۆ ئەتوانی لە تقریبن لە 6 مانگەوانەوە کە مناڵ دائنیشێ لەگەڵ مناڵی ترا و شتیان بۆ دائنین خزم هات و چۆی یەگەکە یا لە دایانگەکانە لە حەزانەکانە تۆ لێرەوە توانی فێریانکەی. مەسەلا ئەم مناڵە دەست بۆ شتێکە بە ئەویش دەست بۆ شتێکی گاوە تۆ توانی بچیتە بینیانەوە وانە و فعلەن هەر بە چۆن ئەڵێ بە زمانی جەستە لیان تێبگێنی کە ئەمیش حەقێتی و ئەویش حەقێتی و بە شێوەیەک لە شێوەکان چۆن هەڵێ ئاشتی بکەی لە بینیانە و ئەکرێ فعلەن ئەوە بێگومان هونەر و زانینی بەخێوکەرەکانە کە ئەبێ ئەوە فێربوو بن لە کاتێکا کە خوێندویانە یا ڕاهێنانیان کردووە. چەندین ڕێگە هەیە کەوابوو ڕێکخستنی ئەم دوو توانای مهمە. ئەوی کەشیان کە ئێمە ئەڵێن ڕێکخستنی توانای بەرگریکردن لە خۆ ئەمەش بێگومان قانونی خۆی هەیە. ینی لە ڕاستیە یاساکەی ئەوەیە کە تۆ هەوڵ بێ ئەو مناڵە فێرکەی هەتا دواتوانای خۆی پەنا نەباتە بەر ئەوەی بە ماسوولکە بە مست بە ئالەتێک بە دار بە چەقۆ بە تفەنگ بەچی دیفاع لە خۆیکە نێڵی بگاتەوە ئاستا و بە شێوازی تر هەوڵ بێ کە ئەم کەسە فێر بێت فێریکەی بەرگری لە خۆی بکە چونکە بەرگری لە خۆ نەکردنیش کاک ڕاست شتێکی خراپە.
بۆچی چونکە مناڵی تر هەیە ئینسانی تر هەیە کە باش پەروەردە نەکراوە و ئەگەر تۆ مناڵەکەی خۆتە فێری ئەوە نەکرد بێ بەرگری لە خۆی بکە ئەو زاڵە بێ بەسەریاوە بۆی هەیە زاڵبوونەکە بگاتە ئەوەی کە چۆن ئەڵێی سنوور تێپەڕێنێ دەست درێژی بکە لێ یا عەزێتی بە سەری پێکسکە ئەوەش خراپە. اینجا لێرە وەکوتم تۆ بەرگریکردنی ئینسان لە کۆتاییە بە ماسوولکە و بەشتی تر و بە تونند و تیژیە 100 ڕێگەی تر هەیە کە تۆ لە سەرەتاوە ئەتوانی هەر لە سەرەتاوە مناڵ فێرکەی هەر لە سەرەتاوە بەتایبەتی مناڵ کە زمانی گرت مناڵ تقریبەن لە 4-5 ساڵیەوە ئیتر بەڕاستی بایی ئەوەنە زمان ئەگرێ و ئەوەنە لە شتی ئێگا کە خۆی قسە بکە فێری ئەوەکەی کە لە پێش هەموو شتێکا یعنی پەنابەرێ بۆ قسەکردن پەنابەرێ بۆ قسەکردن بڵێ بۆچی لێمەیی بۆ ئەم شتەی منەبەی وانە تکایە وا مەکە ئەمە باش نییە ئەگەر بەرامبەرەکەی مناڵەکەی بەرامبەری خێرا پەنای برد بەوەی کە بقیڕێنێ بەسەریا شتێکی وە تۆ فێریەکەی ئەڵێ نا پێی بڵێ مەقیڕێنە لەسەر خۆ هێواش گوێمەیەتی مەقیڕێنە بۆ کزی بۆ هێنایەتەوە تۆ شەر نییە تۆژ یەکسەر بۆ کزی بۆ هێنێتەوە تۆ خۆت وەرە دواوە بڵێ کاکە عیبە بۆ واکەی بە مناڵەکە بڵێ یعنی مناڵەکە بە مناڵەکەی تر بڵێ بۆچی واکەی وانە کە تۆ بۆ کزی نەهێنایەوە لەوانەیە شەرم کا بەرامبەرەکە تۆ ئەویش بگەڕێتەوە بەڵام کە تۆش ئەو بۆ کزی هێناوە تۆش فێری مناڵەکە کرد کە ئەویش بۆ کز بێنێتەوە لە بۆ کزەوە ئەبێ شەڕەکە گەرمە بێ کەوا بوو وەکوتم لە ڕاستیە مناڵ ئەتوانم پێ بڵێم لە تەمەنی بڕاتان بێ یعنی لە تەمەنی 2 ساڵیەوە ئەگەر پەروەردەی باش بکرێ وردە عقلی بە زۆر شتەشکێ ڕۆژ بە ڕۆژ زۆرتر عقلی بەشتەشکێ و دڵنیاتانەکەمەوە دڵنیای بینەر و بیسەرەکەمەوە مناڵ لە 7 ساڵیە زۆر لە دنیا تێگا ئەگەر پەروەردەی باش کرێ و ئەگەر لە ڕووی دەرونیەوە ساغ بێ مەسەلە مناڵە بێگومان ئەگەر بیرکۆڵ بێ زیرەکی هەر لە مناڵیەوە هەر لە دایکبوون و زیرەکی ئەوە جیایە بەڵام مناڵی سروشتی ئاسایی لە 7 ساڵیەوە ئەتوانی وەکو گەورە قسەی لەگەڵکەی ئەتوانی وەکو گەورە ڕێکەوتنی لەگەڵ بکەی بڵێ ئەگەر وابوو ئاوا و لە هەموو شتێتی ئێگا بەڵام بە مەرجێ تۆ وەکو باوکو دایک وەکو پەروەردەکار وەکو مامۆستا وەکو دادەی باخچەی ساوایان بەجددی مناڵەکە وەرگری یعنی حسابی بۆ بکەی پندێکی هەڵا هەیە لە کوردەواریە من ئەڵێم هەڵا یعنی گوێ بە مناڵ نایە یعنی مەسەلا ئەڵێ گوێ لەش ئەڵێ خۆی لە ڕاستیە تا حەدێکیش حەق بە مناڵێ ئەڵێ قسە لە شێت ببیسە یا لە مناڵ خۆی لێراتم ئەمە 2 بەشی هەیە یعنی کۆی بڵێ عادەتەن یعنی مناڵە خاتە ئاستی شێت یعنی مناڵ هیچ نییە و دەوری نیە بەڵام هەندێک جاریش مناڵ قسەی معقولەکە ئەمە لە ڕاستیە ئەم پەندە ئەتوانی بیخێتە ژێر پرسیارە بڵێ نا مناڵ لە ڕاستیە ئەگەر بەجددی بیگری ئەگەر گوێی لێگری و بەبێ عقل سەیری نەکەی عقلی بە زۆر شتەشکێ من بەش بە حاڵی خۆم لە عیادەکەمە کە دایک و باوک مناڵێک ئەهێنن بۆ لام بڕات بێت لە تەمەن ئەگەر مناڵەکە لە تەمەنی 3 ساڵ بەرەو ژوور بێ 4 ساڵ بەرەو ژوور بێ ئەڵێم بێ زەحمەتێکێکتان با مناڵەکە بەرێ لە ژووری چاوەڕێ دانیشێ بۆچی بۆ ئەوەی حەز ناکەم دایک و باوک بێگومان کە هێنایەنە بۆ لای من ئەم مناڵە معنای مناڵەکە کێشەی هەیە ڕەفتاری سروشتی نییە مشکلەی هەیە و ئەوانە حەز ناکەم کە مناڵەکە دانیشتووە باوکو دایکی بۆم بژمێرە لە یەکەوە تا 20 کەم و کورتی مناڵەکانی چونکە ئەزانم ئەمە لە ماڵیشەوە 100 جار بۆیان ژماردووە کە تۆ ئەوە هەیە ئەوە خراپە ئەوە ناباشە عاقڵنی ئەوە یعنی چۆتە مێشکەوە لەبەرەوە ئەگەر مناڵەکە بەشێکیشی تۆزێ ئەم شتەی تیاابێ بەس کە تۆ بەردەوام ئەمە و کرد بە گوێیە کە تۆ خراپی تۆ عاقڵنی تۆ زیرەگنی سعی ناکەی ئەچیتە دەرێ بێڕێزی ئیتر تقریبا مناڵەکە ئەچێتە دڵی وڵێ وڵا واتیارە من هەروامی تر بۆ چی باشم دایک و باوکم وا سەیری منەکەن وانە لەبەرەوە وەکوت مناڵ ئەبێ بە جددی وەرگیرێ و ئەگەر بە جددی مناڵە وەرگرت هەر لە مناڵیەوە ئەتوانی فێری ئەوەی بکەی کە هەم توانای بەرگریکردن لە خۆیە بمێنێ بەڵام ڕێکی خا بە شێوەیەک کە پەنا نەباتە بەر توند و تیژی و هەم توانای خۆویستی یا ئەگەر بە شێوەیەکی نەباش دەری بڕین توانای خۆپەرستی ئەوەشی لە لاکەم کەی تۆ بڵێ تۆ تەنیانی سۆزە هەبێ بەرامبەر بە مرۆڤەکانی بەرامبەرە ڕەحمە هەبێ تۆ حەزت لەم شتەیە بەرامبەرەکەش حەزی لێتی تکایە بەشێکی شتەکەی خۆت ئایا نانە ئایا شیرینی هەر شتێکە بەشی ئەویش بە
بێگومان دکتۆر کاتە دایک و باوک چ ڕۆڵێکی هەیە لەوەی کە ئەم منداڵە کە وەکو جەناب دەفەرمووی هەستی شەڕانگێزی توندوتیژی تێدانە وا بکەن کە منداڵەکەیان بەرەو توندوتیژی نەڕوە ئایا ئەو مناڵانی کە توندوتیژی دەرەبڕن بەرەنجامی هەڵە تێگەشتنی دایک و باوکی و پەروەردەکردنی ئەوانە خۆی بێگومان یعنی لانکی بێشکەی یەکەمی پەروەردەی مناڵ دایک و باوکە بەڵێ ئەوە هیچ گومانیتیان نییە دوای ئەو بێگومان دایەنگە باخشەی ساوایان و قوتابخانە ئەوانش ئەتوانن دەورێکی زۆر زۆر گرنگ ئەبینن لەوەی کە ئایا مناڵ فێری توندوتیژی بکەن یان نەیکەن وانە و ئەگەر ئێمە لە دایک و باوکەوە دەست پێ بکەین زۆر گرنگە ئەگەر دایک و باوک خۆیان لە نێوانی خۆیانە پەنایان نەبرد بۆ توندوتیژی لەسەر کێشەکانی ژیانی ڕۆژانەیان وانە ئێمە هەمومان ئەزانین یعنی دایک و باوک ژنومێرد یعنی شیرین و فەرهاد نین ئەگەر شیرین و فەرهادیش بن لە 1 ساڵ و 2 ساڵی یەکەما شیرین و فەرهادن دوای ئەو وردە تۆزێ کاڵ ئەبێتەوە کێشەکانی ژیان وا لە ئینسانەکە کە ئەو نزیکی و گەرم و گوڕێی کە لە سەرەتاوە هەبووە بەو شێوەیە ئێجگار بەو شێوەیە نەمێنێ لەبەرەوە کێشەی ڕۆژانە لە بینی ژنومێرد و دایک و باوکە زۆر گرنگە دایک و باوک لە پێشە خۆیان نمونەی ئاشتی خوازی بن لە نێوان خۆیانە کە کاتێک کێشەیەکیانە بێ تاوان ئێمە کە باسی توندوتیژیەکەین توندوتیژی خۆر توندوتیژی شەڕە بۆ کز و ئەوانە نییە توندوتیژی بەڕاستی لە چیوە دەست پێەکە لە ڕاستیە لە زمانی جەستەوە دەست پێکە جار هەر پێشەوە ئەنێسا گەر دایک و باوکی بەبەردەم بە بەرچاو مناڵەکەیانەوە ئەوان مست بکەن لە یەکتری مۆڕە بکەن لە یەکتری خێسە بکەن لە یەکتری بەدەنگی بەرز بەسەر یەکتریا بقیڕێنن بنەڕێنن یەکێکیان بتۆرێ لە کاتی گفتوگۆکە بە توندی دەرگاکە لە پشتی خۆی داخە ئەوانە هەمووی توندوتیژیە یەکسەر مناڵەکە خوڕپەی بەرەگەی ئەی بینێ لە یەکسەر ئەی بینێ لەبەرەوە کە ئەوە بێ دایک و باوک لە پێشە خۆیان جارێ مامۆستای ناتوندوتیژی بن مناڵیش قوتابخانەی یەکەمی دایک و باوکە تا حدێکی زۆر چاو لە دایک و باوشیەکە وانە هەر لە ئەوڵەوە کە دایک و باوک لەگەڵ یەکتریا بەدەنگێکی نزم مەودا دەرفەتی یەکتریاننا گویان لە یەکتری گرت کە دایک قسەی کرد باوک گوێی گرت هیچ قسە ناکە کاردانەوەی نییە باوک قسەی کرد دایک گوێگرێ ئەمانە هەمووی مناڵ ئۆتۆماتیکیان وەریەگرێ خۆ بە خۆ هیچی ناوێت پێی بڵێ کوڕم دەنگ هەڵمە بڕۆ کوڕم ئەومەکە تو خۆ دەنگ هەڵمە بڕۆ تێگا یەکسەر دەنگ هەڵ نابڕێکەوە بوو یەکەم شوێن ئەوەیە هینی دایک و باوک وەکوتم کە خۆیان نمونە بن و نمونەیەکی باشم کە مناڵەکان چایان لێ بکە جگەلەوە هەر لە دەوری دایک و باوکە بێگومان کە دایک و باوک نەکار لەگەڵ خۆیانە ئاشی خوازن بگرە لەگەڵ دەوروبەرە گەورەکەشیانە لەگەڵ کە سوکاری خۆیانە لەگەڵ دراوسەکانە وانە هەر یەکە لەگەڵ کە سوکاری خۆیان چکە خۆ دەزانی ینی کۆمەڵی کوردەواری خێزان میوانە ئەچن بە میوانی وانە دراوسێ بۆی هەیە لەگەڵ دراوسەکانە وردە ناکۆکی وردە کێشە دروست بێ لەوێشە ئەگەر هەر ئاشتی خواز بن هەر دەوری هەیە بۆ مناڵەکە جگەلەوە وە بێگومان مناڵ و دایک شێوازی پەروەردەکردنەکەیان ئەبێ شێوازێکی ناتوندوتیژ بێ کە ئەوە دایک و باوکە بێت لەگەڵ مناڵ خۆیان ناتوندوتیژ بێ وانە کە ئێمە وەکوتمان باسی ناتوندوتیژیمان کرد و ئەوەمان کرد یعنی وەکوتم بەدەنگی بەرز قسەکردن و هەموو جۆرەکانی بێڕێزی بەرامبەر بە مناڵ لە بێڕێزیەوە دەست پێکا بۆ سوکایەتی پێکردن بە مناڵ دەست پێکا بۆ تاریخکردنەوەی مناڵ تاریقی کەیتەوە لەسەر هەڵەیەکە کردوێتی تاریخکردنەوە توندوتیژی زارەکیە لە تاریخکردنەوە اینجا هەتا ئەگاتە سوکایەتی پێکردن هەتا ئەکاتە جنێوان ئەزانین یعنی بەداخەوە هەندێ وشە هەیە یعنی ئێستەش یعنی بووە بە شتێکی ڕۆژانە هەندێک جنێو هەیە یعنی بەسیتە وەکو جنێوی ناکرێ داوای لێبوردنەکەم یعنی لە بینەر مەسەلا وشەی حیوان وشەی حیوانەوە وشەیەکی جوانە یعنی احتیادی زۆر گەورە هەیە بە مناڵەڵێ یعنی گەورە زۆر گەورە هەیە بە گەورە ژەڵێ ئەوە وشەیەکی توندوتیژیە یعنی وانە مرۆڤ ئەوە نییە وەکوتم و شێوازی ناتوندوتیژی لە پەروەرداوەی کە لە زارەکیەوە نابێت دایک و باوک توندوتیژ بێ بەرامبەر بە مناڵ هەتا ئەگاتە ئەوەی بە هیچ جۆرێ هەموو قوتابخانەکانی پەروەردە لە دنیا ڕەفزی ئەوە ئەکات کە دایک و باوک لە مناڵ بن هەڕەشەی لێکن بیترسێنن سزای قورسی بن دەرگای لێداخن بە هیچ جۆرێ هیچ قوتابخانەیەک ئەمە ناکە بەڵام ئەمە بە هیچ جۆرێ بەو معنایە نییە کە دایک و باوک لێپرسینەوە لە مناڵ نەکا
بێگومانە بێ دایک و باوک لێپرسینەوە لە مناڵەکە بەڕێی من ئەتوانی بڵێ یعنی من پیانان نییە مبالغە نییە بڵێم لە 2 ساڵیەوە تۆ بێ لێپرسینەوە لە مناڵی خۆ بکەی لێپرسینەوە بە شێوەی چۆن کاڵێن لێپرسینەوەی باش و لێپرسینەوەی کە لێپرسینەوەی باش ئەو کاتەیە کە مناڵەکەت شتی باشەکە شتی جوانەکە بەگوێت ئەکا ئەوە لێپرسینەوەکە لە چیایە لەوایە کە تۆ پاداشتی ئەەکەی پاداشتەکە و پاداشتی معنەوی و پاداشتی مادی وانە شیرینیەشێتە شتێکی بۆ ئەەکەی کە پێی خۆشە ئەوە مهمە بزانە چی پێخۆشە پێڵێڵێ ئەمە کرد زۆر چاک و ئافرین دەست خۆش چی و پێخۆش ئێستا بۆ بکەم وانە مناڵ داهای چیەکەیانی ئەو پەڕەکەی داوای شیرینیە تۆ زێ پارە شتێک و بێگومان ئەو لایانی مادیە لایانی معنەیەکەی تونتون وەکو دایک و باوک باوەشی پێکەی ماچێک ئەم لاولایەکەڵێ ئافرین ئەم شتۆ کرد مناڵ کاک ڕیاز بە پاداشت پەروەردەکرێ بە پاداشت فێریشتی باشەوێ بە سزا فێریشتی باش ناوێت با پێ بڵێم ئەوە بە بینێت چا گوێ لێبێت بە پاداشت کاتە بۆچی دایک و باوکی ئێمە هەمیشە هانا بۆ توندوتیژیە بن هانا بۆ تۆڵەکردنەوە ئەزێنجی هەڵەیە لەبەرەوەی هۆکانی توندوتیژی لە کۆمەڵی کوردەواریە ئەوە بابەتێکی تایبەتی ئەبێ بە تایبەتی ئەوە بەرنامەی لەسەر بکرێ وەکو وتم باسی لێپرسینەوەم کرد کە لێپرسینەوە بۆ شتی باش پاداشتە پاداشتێکی ئەو مناڵە بکەی کە پێی خۆشە حەزەکات جلێکی تازەی بۆ بکڕی شۆکۆلادەیەکی بۆ بکڕی بیبێتە دەرێ لە فێشی بۆ بکڕی وانە بەپێی توانە تەبعاً هەر کەسە بێ بەقە بەڕێی خۆی پێڕاژێ بەپێی توانە بۆی بکە ئەگەر توانای مادی نەبوو وەکوتم توانە معنەیەکە باوەشی پیاگە ماچیکە بەرزی کەرەوە وانە بڵێ ئافرین دەستخۆشی لێ بکە وانە ئیشەڵا ئەگەر ئیمکانێتمان هەبوو چی و حەزی لێکرد بۆ شتەکەین ڕاستیشی پێ بڵێ داوای جلەکان لەو دەقیانیتە داوای سەعادەکانیتە بڵێ داوای لێبوردنەکەم نیمانە ئێستا نیمانە بەڵام ئیشەڵا خوا گەورێ ئیژەکەن ئیشەڵا وەزەمان باشە بێ وانێ درۆی لەگەڵ مەکە ئەوە باش نییە اینجا لایەنی لێپرسینەوەکەی تر ئەوەیە کە ئەگەر مناڵ ئەیشتی خراپی کرد چی بکە تۆ چی بکەی وانە بەڕێی من لێبوردن گرنگە ئەگەر شتە خراپەکە زۆر قورس نەبوو شتێکی سادە بوو بەسیط بوو لە دەستی ترازا کوپێکی پیاڵەیەکی چایشکان مەیکوژە مەیکە بەهرا لەسەری یعنی هەمومان بۆمانەیە پیاڵەیە لە دەستمان بکەوێتە خوارێ ئەگەر شتەکە سادە بوو گوێمێرێ چاوی لێ بنووخن و کوڕم گوێمێرە هیچ نییە و قەیچێکا بە سپاشی کەرەوە و هیچ کێژێکی نە بەڵام ئەگەر مناڵەکە بەڕاستی سەرپێچی کرد سەرپێچی قورسی کرد وانە مەسەلە لە ماڵەوە دەستی بەدزیەوە دەستی کرد بە ژیرفانی باخەڵی دایک و باوک و مناڵی برا و خوشکە پارە بەرێت وانە جارێ نییە دوو جار نییە بەڕێی من هەمیشە ئەوێ دایک و باوک دەرفەتی دووهەم و سێهەمیش با بە مناڵ یعنی لەسەر یەک شتی کرد ئیتر دنیا کاول نەبوو معناوانێ مناڵەکە و ئیتر دزە و جەردەی و پیا خراپە وانە یەک جار کردی پێوزانی ئامۆژگاریەکەی هەڵەیە نابێ جارێک کە ئەو بکەی لێبوردن نییە ئەم جارە ئەوە بکەی وانە لەوانەیە یەکسەر واز بێنێ بەڵام تۆ نابێ یەکسەر لیت و هینیکەی توانە ئەوە باش نییە چکە هەمومان مرۆڤین بەتایبەتی مناڵە یعنی بۆی هەیە هەڵە بکە بۆی هەیە سەرپێچی بکە بەڵام خۆ ئەگەر مناڵەکە ئەم سەرپێچیە خراپە جارێ نەبوو دوو نەبوو سێ نەبوو چۆنە ئۆختە تەواو بووە بە کێشە ئەبێ داینێ دایک و باوک داینێ بە تەنیا تێمانگەێنە مەسەلە چییە پارە و بۆ چییە تۆ ئایا نازان یعنی تر ئەبێ لێکۆڵینەوەی لەگەڵکەی نەک لێکۆڵینەوەکی پۆلیسی دەسەکەی تەمەلی ئەڵێ کوڕم مەسەلە چییە کچم مەسەلە چیە پارە و بۆ چییە تۆ نازانی ئێستا لەوانەیە ئەزەین کێشە چییە یەکێ لە گرنگترین زەرەرەکانی توندوتیژی لەگەڵ مناڵە ئەوەیە کە ئەگەر تۆ واد لە مناڵەکە کرد لێو بترسێ زۆر لێو بترسێ لەبەرەوەی تۆ توندوتیژی و لەگەڵا کردووە لەبەرەوەی تۆ لێت داوە لەبەرەوەی تۆ سوکاتی و پێکردووە ڕاستی و پێناڵێ بۆشی چونکە ئەزانەیە کە ڕاستی و پێوت ئەوە نییە کە هەوڵبا تۆ ڕاست کاتەوە لێدەیە تهدیدێکە ئاڕەشەورێکا سوکاتی و پێەکە لەبەر ئەوە کە تۆ توندوتیژ نەبووی لەگەڵ مناڵەکەتا ئەویش عادەتەن ڕاستی و پێڵێ ئەو وەختە بۆ دەرەخا لەوانەیە تۆ نازانین لەوانەیە گەورەیەک وا لەم بکا کە ئەم مناڵەکە پارەی تۆ ئەبا لەوانەیە بۆ گەورەیە بێ لە مەکتەب ئەم شتە ئەکات ئەو وەختە بە تۆ ئەڵێ وەڵای مەسەلەکە ئەوەیە تۆ حلیەکەی کەوا بوو وەکوتم ئەم دوو لایەنە بەڕێی من زۆر گرنگە لێپرسینەوە هەبێت بە دڵنیاییەوە هەم بۆ شتی باش هەم بۆ شتی نەباش و بۆ شتە باشەکان پاداشت مناڵ بە پاداشت فێری دکتۆر منداڵ چۆن لە نێو ژینگە و کۆمەڵگەیەکدا ئەتوانێت ناتوندوتیژ بێ کاتێ
لەسەر نامەیەکی مۆبایل کچێ ئەکوژرێ لەسەر فولایت بۆ منە پیاوێ ئەکوژرێ هەر لە کوردستانە بەردەوام ئەگەر بڵین لە شەوێکە لە گەشتی هەواڵەکانە نەفرێ نەکوژرا بێت دوو نەفر نەکوژرا بێت لەسەر کێشەی کۆمەڵایەتی و هەروەها لە ماڵی شەو دەبینێت دایک و باوکی هەمیشە لەسەر نەبوونی و لەسەر کێشەی عایلەی و لەسەر ماڵە خەزوران بەردەوام توندوتیژی و ئاژاڵ هەیە منداڵ دەتوانێت لەم دۆخەدا لەم ژینگەدا ناتوندوتیژانە بژی بەڕێی من ئەمان باتە سەر بابەتێکی زۆر گرنگ کە بابەتی جیهانی مناڵە. جیهانی مناڵ جیهانێکە بەڕاستی دەبێت دوورخرێتەوە لە سیاست لە توندوتیژی و تا حدێکی زۆر لە ڕووداوەکانی ئەو ڕووداوانەی کە تۆ باسی کرد دوورخرێتەوە لێ. یعنی بەڕێی من بۆچی مناڵ ینی ئەگەر دایک و باوک شوێنی ژووری تایبەتی ئەو مناڵیان هەبێ بۆچی بیاڵن مناڵ لەگەڵ دایک و باوکە دانیشێ سەیری ئەم هەواڵە ناخۆشانە بکات لە تەلەڤیزیۆنە بانێڵن وانە خۆ ئەگەر هەر یەک ژوور هەبێ ئەو وەختە قەیچێکە با دایک و باوک یعنی ئەم خەبەرانە بوو بەچی هەموو تقریبن ڕاستیەکان هەمومان بۆمان دەرکەوتەوە با سەیری نەکەین تا مناڵ بە خەبەرە سەیری نەکەین با خۆمان بگرین یانزەی شەو سەیریگەین کە مناڵەکان خەوتووە دەنگی بەرز نەکەیتەوە نیە جگەلەوە لێرە وەکوتم ئەبێت تۆ هەوڵ بێ جیهانی مناڵ کە جیهانێکی تا حدێکی زۆر جیهانێکی پاکە و سەرگەرمی و سەرقاڵی تریان هەیە مناڵ ئەبێت تۆ هەوڵ بێ مناڵ مەشغوڵ بێ بە شتی ترەوە نەک بە دەرەوەی خۆی کە وەکو تۆش باسەکرد توندوتیژێ بۆ نمونە ئەوەی کە پێڵێن میدیا ئەلکترۆنیەکانی وەکو مۆبایل و ئایپاد و لاپتۆپ و ئەمانە من بە هیچ جۆرە ناڵێم مناڵ قەدەغەکەی لەوە وقد ناژڵم تەنانەت مناڵ قەدەغەکەی لە ئینتەرنێتیش بەڵام ئەڵێم ئەبێ ڕێکی خەی لەگەڵ مناڵەکەتە نابێت تۆ مناڵ بە ئایپادەکەەوە دانی بەبێ کۆتایی بە هەوەسی خۆی ئینتەرنێت بەکاربێنێ ئەوە هەڵەیە لە ژوورەکەی خۆیان تۆ ئاگا لێ نییە زۆر هەڵەیە لەبەرەوە بۆچی چونکە زۆر جار میدیاکانی میدیا ئەلکترۆنیەکان شتی توندوتیژی پیشانێن وانە شتی توندوتیژی شتی مەترسیدار پیشانێن و مناڵ ئەچێتە ئەو جیهانەوە وانە لەبەرەوە تۆ بێ مناڵەکە و بپارێزی لە هەموو ئەو شتانەی کە پەیوەندی بە توندوتی ئایا لە تەلەڤیزیۆنیا ئایا لە میدیا ئەلکترۆنیەکانە ئایا لە کتێب و لە ڕسم و لەو شتانەیە و ئایا لە ژینگە لە هاوڕێی توندوتیش ئەمەش گرنگە ینی ئەبێت تۆ فکرەیەکە هەبێ هاوڕێکانی مناڵەکە و چۆنە لێگەڕێ با هەندێک جار هاوڕێکانی مناڵەکە و بێن بۆ ماڵی تۆ وانە نەکەر مناڵەکەی تۆ بچێ بۆ ماڵی ئەوان با ئەوانیش بن بۆی هاوڕێکانی مناڵەکە و بناسی چۆن بایچەنن توندوتیژن نائارامن شەڕەنگێزن وانە بۆی بتوانانی ڕێژی خەی لەبەرەوە بەڕێی من بگەڕێمەوە بۆ پرسیارەکە و بەڵێ ئەتوانێ بەڵام قورسە ئەتوانێ دایک و باوک ئەتوانێ بەڵام ئەرکێکی ئاسان نییە و ئەبێ کاتی خۆی بۆ تەرخانکە لێبەر لێرەیێنێ سەر بابەتێکی زۆر گرنگ بەڕاستی پەروەردەکردنی مناڵی ئەمڕۆ لە چاو پەروەردەکردنی جیلی ئێمانەوەی ئێمە زۆر قورستر بووە بۆچی چونکە نەوەی ئێمە ئەوسا یعنی بەڕاستی هیچ ئەم مەترسیانە نەبوو نە میدیا ئەلکترۆنی هەبوو نە تەلەڤیزیۆن هەبوو نەمادەی هۆشبەر هەمانە هیچی نەبوو و ژیانێکی خاچی بوو متەواضع بوو ژیانێکی سادە بوو ئەچوینە دەرێ فوتبۆڵێنمانە کرد هەڵماتێنمانە کرد چاوشاشکێمانە کرد بوژانەوەمانە کرد کچانیش هەڵمەقۆ خەتخەتێن ئەم شتانەیانە کرد ئەم کێشانە نەبوو کەوا بوو ئەرکی دایک و باوک ئێستا لە ڕووی پەروەردەییەوە زۆر فرەتر بووە و ئەبێ دایک و باوک بزانێ مناڵ هەر پێویستی بە خواردنی باش و پڕخۆراک و خواردنەوەی چاک و جلوبەرژی باش و جوان و ڕێکوپێک نییە ئەمانە گرنگە بێگومان ئەمە بناغەیە ئەبێ ئەمانەی بۆ دابین کەی بەڵام لە هەمان کاتا ئەبێ لە ڕووی پەروەردەییشەوە گرنگی بێ و من لەو بڕوایم یعنی جاری وایە ئەگەر باوک و دایک وریای خۆیان نەبن ئەگەر دایک و باوک زۆر مەشغوڵ بن بە پارەپیاکردنەوە و تۆ خۆ دەزانی یعنی مەسەلا ئێستا باوکی بەیانیتانی وەڕۆ کارمەندە دوای ڕۆژ دوای نیو سەعات ئیسراحەت ئەچێ تەکسی لێ خوڕێ و کەسابەتەکە هەتا 8 و 9 دەی شەوێتەوە بەڕاستی کێتەوەی تر هێز و ئەوانەیتیان نییە تااقەتی مناڵی نییە بۆ شێوێ بێ مەشغوڵ بێ بڵێ وەرە کوڕمەرە کچم ئەمڕۆ چی و بەسەرها چی و بینی لە مەکتەب چی و کرد هاوڕێکانە چۆنن مامۆساکە و چۆنە عادەتەن نایبێ
لەبەرەوە خۆ ئەگەر دایکیش عینیشت مەشغوڵی پارە پیاکردن بە بەیانی هەتا ئێوارە ئیشکا ئەو وەختە بەڕاستی مناڵەکە بە تەنیا ئامێنێتەوە ڕاستە مناڵەکە پارەی هەیە و گیرفانی پڕە و پۆشتە و پەرداخە و هەموو ڕۆژێ گۆشتە خوا و هیچ کێشەی نیە و لە مەکتەب کە ئەیبن بۆ مەکتەب بە سیارە ئەیبن و لە ناویانە دیارە بەڵام لە ڕووی معنەویاتەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی هەست و سۆزەوە ئەم مناڵە هەژارە ئەم مناڵە نەدارە وە لە ڕووی پەروەردەیەوە یعنی بەتەنیا جێهێڵراوە لەبەرەوە لێرا بێ دایک و باوک هەوڵ بن کاتێکی باش بۆ پەروەردەکردنی مناڵەکانیان دانێن و ئاگایان لێبێ و چۆن ئەڵێ ئەوەی کە ئەڵێ یعنی خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن تۆ ئەگەر هەر لە مناڵیەوە هەر لە 2 ساڵی و هەر لە مناڵیەوە بە کۆرپەیی هاتیت کاتی دانا بۆ مناڵەکە و من دڵنیام کە ئەو مناڵە وردە وردە گەورەیەکی باش دەرەچێەوە کێشەی کەمە بێتەوە بەڵام وەکوتم ئەگەر تۆ پارەپیاکردن بەلاوە زۆر گرنگتر بوو و لایانی پارەپیاکردن لەسەر حسابی لایانی پەروەردە و گرنگیانی عاتیفی سۆز هەست قسە لەگەڵکردن یاری لەگەڵکردن یعنی بەڕاستی من بەداخەوە کەم ئەیبینم یعنی زۆر جار کە چمە سوپەرمارکتێ وردە بۆڵ سیرەکەم مەسە کەم جارە بینم باوکێک دەسی مناڵەکەی گرتە بێ ئایا کوڕەیا کچ لەگەڵیا بدوێ لەگەڵیا قسە بکە لەگەڵیا بگەڕێ بە شوێنەکانە گفتوگۆی لەگەڵکە زۆر بەدەگمە نەیبینم ئەمە باش نییە بێگومان مناڵ زۆر بەوە ئاسوودە ئەبێ کە باوکوداشی گفتوگۆی لەگەڵکەن قسەی لەگەڵکەن پرسیاری لێ بکەن و وەڵامی پرسیارەکانی مناڵەکە باتەوە. دکتۆر سپاردنی ئەرکی پەروەردە بە ئایپاد و بە تەکنەلۆژیا و بە یاری ئەلکترۆنیەکان و بە ئینتەرنێت جەنابەت فەرمووت کە من لەگەڵەوە نیم کەوا بە هیچ شێوەیەک ڕێگری لێ بکرێەوە بەڵ ئەبێ ڕێخستنی بۆ بکرێ بەڵام پێت وانە لە ئێستادا دایک و باوک وەکو دایانگەیەک وەکو شوێنێکی ئارام منداڵەکەن دەست یاری ئەلکترۆنیەکان و ئایپاد و ئینتەرنێت و ژوورێکی جای بۆ دانێن لە پێناوەی کە خۆی ئایا بۆ میوانداریە گەڕوا یا بۆ دەوامەکەی ئەمە خراپترین شت نییە گۆشەگیرکردنی منداڵ و بەستنەوەی بەتەنیش دایپادێکەوە تا چەند زیاتر تونند و تیژی لای منداڵە ئەچێت بەڕای من هەڵەیەکی پەروەردەیی قورسە و نەکهر گاگر ڕاز نەکەر مناڵ گەورەش نابێت ئێمە کێشەی گەورەشمان هەیە یعنی ئێستا نکتەیەک هەیە باسیەکەنە لە جارێک باوکێک بەردەوام لە قاتی سەرەوەی خانۆکە یا ماڵەکەیە بەردەوام خەریکی ئینتەرنێتە خۆی و کۆمپیوتەرەکەی ڕۆژێک کارەبا نامێنێ کە کارەبا نامێنێ درێژە ئەکێشێ کارەبانەمانەکە ینی ئەوە نیە پێنجەقۆنە ینی هەستەکە تەواو ئەم شۆ کارەبا نایەتەوە ئەچێتە خوارەوە بۆ لای ژن و مناڵەکەی تر ژن و مناڵی هێوانە تۆزێ لەگەڵ ژن و مناڵە دانیشێ و ئەم مناڵ قساکە ژن لەگەڵی قساکە ینی هەستەکە جەوەکە خۆش ئەی لەوەڵێ بەڕاستی من خێزانێکی خۆش و باشم هەیە ینی وا دیارە ئەم پیاوە ماوەیەکی زۆرە هەر قسەشی لەگەڵ ژن و مناڵەکەیان نەکردووە لەبەرەوە بەڕاستی ئەگەر ئێمە وریانە بین یعنی فعلا ئێمە تەسلیمی ئەم میدیا ئەلکترۆنیانە ئەبین لەسەر حسابی پەیوەندیە کۆمەڵایەتیە نزیکە گەرم و گوڕەکان و لە ڕاستیە یعنی حەزەکەم بەتەشید بینەر و بیسەر سواز بەخوا ئەمڕۆ ئینسانی کورت یعنی تێگەشتووە بەڕاستی یعنی ئاستێکی باشی هەیە لە ڕاستیە ئینتەرنێت کە تۆ ئەگەر بە یەک وشە تعریفی بکەی ئینتەرنێت شتێکی پیشانەیە کە حقیقت نییە لە ساسەت و تۆ ئەسڵەن نازانی حقیقەتە ئەمە ئێمە پێی ئەڵێن بە ئینگلیزی ڤیرچوەڵ ڕیاڵەتی یعنی شتێکە هەیە بەڵام نازانی ئایا ئەم شتە لە ساسە وایە یاوانە ئێستا تۆ کاک ڕیازی لە فەیسبووکەکە تا خوا نەخواستە ناوی خۆت ناوە پیاوێکی پیری مامعەوڵە ئەشتوانی ناوی خۆ بنی کچێکی گەنجی و ئەتوانی ڕسمی خۆشە لە فەیسبووکەکە وەکو کچێکی جواندانێ هەر کەسێ منیش هەر کەسێ ئەمە کە یەکێک سەیرێکە یعنی ڕاستیەکە ئیبینی هەیە وایە ئەو واقعەکە بەس ئایا ڕاستە ئەو واقعە کەوا بوو جیهانی ئینتەرنێت جیهانێکی ئەعتیباریە جیهانێکە کە بۆی هەیە لنگەوقوج بێ هیچی بەسەر هیچەوە نەبێ جیهانی ڕاستەقینە چیە ئەوەیە کە ئێستا من و تۆ بەیەکەوە دانیشتون قسە ئەکەین جیهانی ڕاستەقینە ئەوەیە کە خێزانەکان لەگەڵ یەکتریا ژن و مێردەکان گەورەکان مناڵەکان لە کافتێریاکانە کە بۆ میواناری ئەچن بۆ لای یەکتری کە قسە لەگەڵ یەکتریا ئەکەن کە لە یەکتری تێ ئەگەن کە لە یەکتری تێناگەن کە کێشەیان هەیە کە خۆشی ئەبینن کە ناخۆشی ئەبینن لە پرسەکانە کە ئەچن بۆ لایەت بۆ
کە نەخۆشەکەون کێشێکیان لێ قەومەوە ئەمەیە جیهانی حەقیقی و هەر ئینسانێ ئەگەر بەردەوام خەریکی جیهانی ئیعتیباری ڤیرچوەل ڕیالیتی بوو کەوابوو دوورەکەوێتەوە لە جیهانە واقعەکە کەوابوو ئینسانێکی پڕ لە کەم و کورتی دەرەچێ یعنی ئینسانێ دەرەچێ بەڕاستی کێتە دەرێ دنیا وەکو فلیمێتە پێشاوی چونکە ئەم لە دنیایشی ترایە کە واقعی نییە بۆیە مەسەلەکە هەر مناڵ نییە گەورەشە ئەمڕۆ لەژێر ئەو مەترسیایە کە جیهانی ڕاستەقینەی پەیوەندیە کۆمەڵایەتەکان ئیهمالکە وێڵیکە و تووشی چەندین کێشە و تەنگەژە و گرفتی کۆمەڵایەتی و دەرونی بێت و تووشی جۆرێک لە ئێختیراب بێ یعنی هەست بە غەریبیەکی گەورە بکە کە هێتە بازاڕ و ئەوانەوە دنیا نەوعێکە کە ئەچێتەوە ماڵەوە ژوورەکەی بەتەنیا دنیا نەوعێکی ترە بۆ وەکوتم کێشەکە هی گەورەشە بەڵام بەتایبەتی مناڵ وەکو تۆتە ڕاستەکەی کە مناڵ بەتایبەتی لاوازە و بەتایبەتی مناڵ قابلی ئەوەیە کە زیانی گەورەی پێ بگەێنرێ بە لە ڕێگەی ئینتەرنێت و ئەوانەوە بۆچی چونکە وەکوتم ئینتەرنێت یعنی بەڕاستی حەز ناکەم ئەو شێ بەکاربێنم بەجددی یعنی ئینتەرنێت وەکو زبڵ وایە زبڵدانە یعنی لە زبڵدانی شتی باش هەیە یعنی ئەنی بەداخەوە ئێستا هەرچەنە بابەتێکی ترە ئێستا ئەتوانم بڵێم لە شارەکانی کوردستانە لە هەر شارێک لەو شارانە من بەرنامەم بینیوە هی دۆکومنتار هی تەلەڤیزیۆنەکان کە سەدان کەس خێزان لەسەر زبڵدان ئەژی یعنی لەبەر بێ ئیشی نەبوونی هەژاری نەداری نایەکسانی ناداتپەروەری ئەچن لە زبڵدانەکان شتی باش و بەکار نەهێنرا و ئەهێنن ئەیفرۆشن و پێژین کەوا ئینتەرنێت بەڕاستی زبڵدانە یعنی لە ڕاستیە شتە باشەکان کەمە بە کوردی و بە کورتەکەی سایتە باشەکان شتە باشەکان کەمە لەبەرەوە بێ بە شێوەیەکی وریا ئینتەرنێت بەکاربێنین و تەنیا احتیمال لەسەر ئەو سایتانە بکەین کە ڕاستە کە هەیە کە ژمارەی تەلەفۆنیان لەسەرە کە ئەتوانی قسەیان لەگەڵ کەی کە ئەتوانی کە عینوانیان لەسەرە مەسەلا ئاڵێ منەوە بەڵێ ئەوە ئێمە ئەو کۆمپانیایان ناونیشانەکەمان لە جادەی مەولەویە لە فڵان شوێن ئەوە ژمارەی تەلەفۆنی ئیعتیادی عەرزی ئەوەژی ئەوە و ئەمەش ناوەکانە من فڵانم ئەو فڵانم ئەمە لێرە ئەتوانی بڵێ ئۆکەی ئەوە بە شەرەکانن بەڵام ئەندێ شتی تر هەیە هەمووی مەجهول هەر نازانی و لەبەرەوە هەڵەیەکی گەورەی ئینسان ئەوەی لە ئینتەرنێتە بڵاوکرێتەوە یەکسەر بڕای پێ بکە جگە لەو لە ئینتەرنێتە بەڕاستی هەندێک سایت هەیە ئینسانە با بەرەو خۆکوژی بەرەو ئینسان کوشتن بەرنامەی وا تاوانبار هەیە مجرم یعنی زۆر ئێستا خۆ دەزانی لە زۆربەی وڵاتانە یاسای تایبەتی هەیە یاسای تایبەتی دەرکراوە کە چۆن تاوانبارەکانی ئینتەرنێت محاکەمە بکرێن و بخرێنە زیندانەوە پاریان لێ بسێنرێ و یاسای تایبەتی هەیە ئێستا بەداخۆ ئێمە لە کوردستانە یاسایەکمان هەیە بۆ ئەوانەی کە خراپ بەکارهێنانی پێم وایە مۆبایل لە ئەوە زۆرتر یعنی بەڕێی من ئەو یاسایش یعنی بۆ ئەم دەورەی پەرلەمانی کوردستانە بێت چاوخشانەوەی پیا بکەن پیا بچنەوە کە فراوانتری کەن باشتری کەن و چاکسازی تیا بکەن کە هەمووی بگرێتەوە هەموو میدیا ئەلکترۆنیک دکتۆر پێ چێت دایک و باوک بەهۆی جیاوازی تەمەنیان تااقەت هێوایان نەبێت لەگەڵ منداڵدا ئایپاد بگرنە دەست یاری پۆبجی بکەن نازان یاری ئەلکترۆنیەکانی دیکە بەڵام زۆر جار لە نێو خێزانی کوردیا ئەبینین دایک و باوکە لە حوت ئێوارە تا 12 شەو دانیشن بە دیار زنجیرە دراماتورکی و وەرگێڕاوەکانەوە کە ئەمە ئەتوانین بڵێن زۆربەی زۆری جۆرەکانی توندوتیژی تایە هەل لە بێڕێزیکردن بەرامبەر بە دایک و باوک بەرامبەر بە هاوڵەکە فێریکردنی خیانەتی نێوان ژن و پیا و هەروەها تا ڕادەی کوشتنیش ئایا چۆن دایک و باوک وەکۆڵێ سنوورێک دابنێن بۆ زنجیرە دراماکان و با کاتی سیرکردنیان و جەناب فەرموو جیاواز بێ لەگەڵەوەی کە منداڵەکە ئەزین چۆنە لە ڕاستیە ئەمە بەشێکیان ئەوەیە کە تۆ کە شتێک ئەتەوێت لە مناڵەکە و بسەنیتەوە کە لێرا میدیای ئەلکترۆنیە کە ئایپادە کە یاری ئەلکترۆنیە وانە کە مۆبایلە ئەبێ شتێکی خۆشتر جوانتر باشتری بدەیتێ ئەجنا وڕکی لێگرێەوە بێ بە شەڕ و هەراو ئەویش بە جوێن ناکە ئەوی ژایەتە لایانی ئینکاری ژیانە لێ تاڵەکە کەوا بوو وەکوتم دایک و باوک ئەبێت کە شتێک لە مناڵەکەی کاتەوە ئەبێ جێگرەوەیەکی خۆشتر و باشتر و جوانتری هەبێ مەسا من پرسیارەکەم چەند دایک و باوک هەفتانە بەلایکەمەوە ڕۆژێک لەگەڵ مناڵەکانیانە ئەچنە دەرێ بۆ یاریگە بۆ ناو سروشت
بۆ ماڵ نەکەر بۆ ماڵی کە سوکاروانە یعنی شتێک کە مناڵەکە پێخۆش بێ وانە طبعا بەداخەوە ئەمەش پەیوەندی بە سیستمەوە هەیە بە سیستمی حکمەوە هەیە لە کوردستانە ینی گرنگیدان بە مناڵ لە ناو ئەم حکومەتە ئەم دەسەڵاتی کوردیە گرنگێکی کەمە زۆر کەمە یعنی هەر لە بیر کراوە و بە هیچ جۆرە یارمەتی دایک و باوکیش نادرێ کە چۆن ئەڵێی یارمەتی مناڵەکانیان بە و لە ڕاستیە یعنی ئێستا لە وڵاتانە یعنی من کە لە ئەڵمانیا بووم حەزەکەم بزانی یعنی هەموو دایک و باوشیە تەنانەت ملیۆنێرەکانیش کە مناڵیان ئەبێ حکوومەت ماگانە پارەیەکی تایبەت ئەدا بە هەر سرە مناڵێک هەر مناڵ اینجا زۆر جار خێزانە کوردەکانی خۆمان کاچنە ئەوروپا و ئەڵمانیاوانە بە تایبەتی ئەڵمانیا وڵاتانی ئەسکەندەناوی مناڵی زۆر دروست دەکەن بۆچی چونکە مناڵ پارەیە هەموو مناڵێک ماگانە تا تەمەنی بەپێ ئەو یاسای ئەو وڵاتە تا 16 تا 18 ساڵ پارەیان نێدرێتێ طبعا ئەم پارەیە دایک و باوک بەکارێنێ بۆ پەروەردەی مناڵ بۆی مناڵەکە باش پەروەردەکە بەڵام سێرەکەی مناڵی ئێمە بە تایبەتی خێزان کێشەکە لەوایە یعنی ئەوانەی کە مناڵیان زۆرە خێزانە نەدارەکانن تێگەی لە ڕاستیە کورد بە خێزان بە هەژارەکان ماوە ئەنی ژنا میلەتی کورد ئێستا زۆر کەمی کردبوو زۆر دەوڵەمەندەکان مناڵێک و دوانوانیش فێربوون وەکو وڵاتانی ئەسکەندەناوی سوید و ئەڵمانیاوانە مناڵ دروست دەکەن لە ڕاستیە ئێستا گەلی کورد لە مەترسی ئەوایە کە ئێمە ئەوە کەم بینەوە لە چاو عەرەب و فارس و تورکوانە کە ئیتر تەواو بن بە سەرمانە لەبەرەوە لە ڕاستیە ئێستا من لێرەوە یعنی لە ڕاستیە داوایەکی زۆر خێرا لە پەرلەمانی کوردستانەکەم ئەم خولا ئەگەر پەرلەمان بن ئەگەر ئەندام پەرلەمانەکان تێبگەن لە ژیان تێبگەن مەسەلەی نەتەوەیی چییە مەسەلەی نیشتمانی چییە یەک یاسای تایبەتی بۆ پاراستنی مناڵانی کوردستان دەرکەن و جەوهەری ئەو یاسایە بێگومان زۆر بابەتە بەڵام جەوهەری ئیقتصادی ئەو یاسایە ئەوە بێت کە هەر خێزانێکی کورد کە مناڵی بوو بە پێی مناڵەکە پارە بابوو ئەو مناڵە حەقی خۆیەتی کە بڕێک پارە ماگانە بیدرێتێ ئیتر ئایا معاشخۆر نییە خۆ من لەو بڕوایم بەشێکی ئەو یاسایە ئەوە بێت کە بە تایبەتی ئاوەڕ بدرێتەوە لەو خێزانە هەژارانی کە مناڵیان زۆرە و ئەوانە یارمەتی مادیان زۆر پتر بدرێتێ جگەلەوە ینی پێونەتە ئێمە دایمان چینەوە سەر حکوم و سوڵتە و دەسەڵات مەسەلا سیرەکەی ئێستا هەر ئەو شوێنانەی کە بەڕاستی مناڵ ئەتوانێت خۆی تیا مەشغوڵکە بۆ نمونە مەلەگە شوێنی مەلەکردن شوێنی وەرزشکردن شوێنی یاریکردنی مناڵی بچووکتر ینی کاک ڕاست تۆ بچیتە وڵاتانەوە بەڕاستی یعنی حساب بۆ مناڵ کراوە بڕام کە لە شەژمانگیەوە بەچی یاری بکە لە شوێنە گشتەکانە تێگەی یعنی هەندێک شوێن هەیە وادانراوە کە ئەو مناڵە تەمەنی 4-5-6 ساڵە ئەتوانێت بەسەر چۆنەڵی بەسەر جۆرە پەیژەیەکی بە حەبل بۆیان دروست کردو ئەچێتە سەری سەرەوە وان دروست کردو ناکەویتە خوارێ ئەو مناڵە ناکەوێتە خوارێ وایان دروست کرد ئەگەر بشکەوێتە خوارێ ژێرەکەی ئەوە نەلمە هیچی لێ نایە تێگەی یعنی مەبەستم لەوەیە یعنی دەسەڵاتی کوردی لە مەسلەی مناڵانە وەکو لە زۆربەی بوارەکانی ترا کورتی هێناوە و ئیشی ئەوەی پێویست بۆ لەسەری نەیکردووە وەکووت مناڵان بۆ نمونە یاریگە بۆ مناڵان با بزانین ئێستا لەم سلێمانی من و تۆوە لە شارەکانی ترا باشتریش نییە لە سلێمانی بزانین چەند یاریگەی مناڵان هەیە چەند یاریگەی مناڵان هەیە کە بۆ نمونە چەتر و داپۆشراوێک کە ئەگەر باران و بەفریش بێ بچنە ناوی وەنیە بزانین چەند مەلەگە هەیە ئێستا ئەو مەلەگانی کە هەیە لێرە لە سلێمانی بەڕاستی هیوایان تایە وا گرانە مەعاشخۆریش ناتوانێت بچێ بۆی مەلەگەکان مناڵی هەژاری کورد هیچ هەر نازانێت مەلەگە چییە چۆن فێری مەلە ئەبێ بۆچی چونکە هەمووی بەپارەیە وەرە یەک مەلەگەی حکوومەتی نابینی کە بۆ نمونە مناڵانی مەکتەب هەفتەی جارێ بتوانن بچن بۆی طبعا ئەمە بە یەک شت ناکرێ ئەبێ لە هەر لە ناو سلێمانی ئەبێ 5-6 مەلەگەوە بێ یەکاکە لە وڵاتان وانە لە وڵاتان بەڕاستی شوێنی وەرزشی خۆڕایی هەیە بۆ مناڵان مەلەکردن یاری هەموو جۆرەکانی وەرزش ئەمانە هیچی نییە لەبەرەوە تۆ ئەتەوێ یعنی مناڵ هەر بە قسەکردن و بە قسەکردن بهێنیتە سەر ڕێگەی ڕاست ناکرێ ئەوێ شتی عەمەلی شتی کۆنکرێتی بێتێ تۆ میدیای ئەلکترۆنی لێ ئەسەنی مۆبایلەکەی و ئایپادەکە بەڵام وەرە کاکە چیو هەیە بۆی هەر نەسیحەت و هەر قسە و ئەوانە ناسوود نییە پارەشی بێتێ ئەوەش کەمە مناڵ وزەیتە ئەوێ ئەو وزێ ئازادکە ئەوێ بایەکی باڵ بگەڕێ بفڕێ پندێکی زۆر جوانەیە ئەڵە لێگەڕێ مناڵەکان ڕەگوڕیشە دەرکەن و گەورەکانیش بفڕن ئازاد بن
ئازادی وانە لەبەرەوە تۆ مناڵ لە چوار دیوارە تەنگە تاریکەکە دایەنەی چی بکە طبعاً بۆی هەیە تونند و تیژ دەچێت بۆی هەیە مشکلە دروستکە بەڵام ئەگەر تۆ میدیا ئەلکترۆنیەکە و لاپتۆپ و ئەوانە و لێسەنەوە ئەم بوارانەی تری بۆ ڕەخسان وەرزش و ئەگەر بابە ئێستا قەی ناکە ئەگەر هەر کۆمپانیا تایبەتەکان وەرزشێن بەخەڵ لە ڕاستیا بێ بڵێم سوپاسیانەکەن ماڵی ئەوانی ژاوێ بەڵام کاکە وەرە تۆ نرخەکانی ڕێکخە بە ئەوەنە گران نەبێت وانە ئێوەرە حکومت کە تۆ خۆ ناتوانی مەلەگە و یاریگە و بواری وەرزش بۆ مناڵانی کوردستان ئامادەکەی ئێوەرە هیچ نەبێ ڕێکی خا ئەوە ڕێکخە کە ئەمانە ئەم کۆمپانیانە کە ئەمە دروستەکەن تۆ یارمەتیان بە کە دروستیکەن بە شێوازی باش بە شێوازی پێشکەوت و نەک ڕووداوشت ڕووبا وانە بەڵام لە هەمان کاتە کە پشگیریانەکەی لە بەرامبەر پشگیریکردنەکەی تۆ کە ئەمەوە بەرهێنانێکە نرخەکانیان وا پێ ڕێکخە کە کەم بێت کە تەنانەت ژاریش بتوانێت دکتۆر کۆتا پرسیارم زۆر بە کورتی وەڵامی توندوتیژی چۆن بدرێتەوە منداڵێک ڕۆژێک دێتەوە وەکوڵی لاچای بۆ بە قۆخ یان لێیان داوە ئەگەر بۆ منە تۆ بتەوێت لە ڕێی پش و درێژی و سەبر و خۆراگری و زەردەخەنەوە وەڵامی ئەم توندوتیژەی بەرامبەری بدەیتەوە جارێکی دیکە خۆ ئەوی تر مناڵە و نازانێت زیاتر زاڵە بێ بەسەریا ئەگەر بە مناڵێکی خۆشت بڕۆی تۆش بە هەمان شێوە لەو خراپتر لاچای بکەرەوە بە قۆخ و زۆرتر لی ئەمە ژغەڵەتە چۆن ئێمە وەڵامی توندوتیژەکان لە ڕاستیا من جارێککە ئەواڵێمەوە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن لەبەرەوە جارێکی تر ئەڵێمەوە ئەبێ باوکو دایک وریابن مناڵەکەیان لە پۆلی یەکی سەرەتاییە مناڵەکەیان لە باخچەی ساوایانە جوان جوان کەیەتەوە بۆ ماڵەوە کە ئەیهێنەوە بۆ ماڵەوە جوان جام سەرنج بن ورد بنەوە نەکرد لەوەی کە ئایا شوێنێکی شین بۆتەوە یا خوێنی لاتۆ یا برینێکی دروست بووە ئەوە کافی نییە ئەبێ لایەنی دەرونی سەیریکەی بزانانی مناڵەکە و جەوی چۆنە میزاجی چۆنە دڵی خۆشە ناڕەحەتە من ڕووموچە غەمبارە ئەلەرزێ ترسی هەیە ئەمە پێڵێن زمانی جەستە ئەبێ سەیری مناڵەکە و بزانانی زمانی جەستەی چۆنە ئایا گۆڕان هاتووە بەسەریا دوێنێ باشتر بوو ئەمڕۆ خراپە ئۆکەی یەکسەر مەڵێ مەترسە ئەین تۆکو دایگووە یەکسەر لە زلێنێ بڵێ وەرە کوڕم و چی ڕوویاوانەوەش باش نییە بەس لای خۆت ڕیکۆردی کە تۆماری کە بڵێ ئۆکەی ئەمڕۆ مناڵەکەم باش نەبوو سبەینێ دوو سبەی سێ سبەی سێرەکە ئەیلەوە ئەمە هەروان نییە سبەینێ خراپترە دوو سبەی زۆر پێوەی دیارە ئەو وەختە یەکسەر اینجا دایەنەی جارە لە پێشابێ خۆ ئارامکەیتەوە وەکو دایک و باوکە نەک بشڵەژێت تووشی هیستیریابی مناڵەکە خراپترە بێ وانە لەگەڵ مێردەکەی قساکە لەگەڵ مێردەکە تا قساکەی ئەڵێ ئۆکەی ئاتەن دایک ئەوە ئاگای لەو شتانەیە و دایک سپاس بۆ خوا دایکیش وردە هەستی دەرونی وانەی زۆرترە ئەو شعورەی زۆرترە دایک لێرا نابێ مهمیل بێ و نابێت لە مێردی بشارێتەوە وانە لە باوکی مناڵەکە شەو مناڵ ئەخەوێ وانە بە ئیسراحەت دانیشن مناڵ خەوتووە پیاوەکە کوڕەکەمان کچەکەمان هەستەکەم 4-5 ڕۆژە ئاوایە وا دیارە کێشەیەکی هەیە لە ڕەوزەکە لە مەکتەب چی بکەین بەیەکەوە مەشوەرە دەکەن ئێستا لە زۆر مەکتەبە ڕاوێژکاری کۆمەڵایەتی و دەرونی هەیەوانە یەکێکیان ئەچێ بۆ مەکتەب لەگەڵ ڕاوێژکارە قساکە لە شتێکی ئاوا هەیە هیچ هەیە مناڵەکەی من هیچ کێشەیەکی نیەتی وەجگەلەوە پێشەوە ئەسڵەن ئەتوانین لەگەڵ مناڵەکەت خۆیان قسە بکەی وانە بە تەنیا یا دایک و باوک بەیەکەوە دائنیشن جەوێکی خۆش دەوروبەرێکی خۆش ئەخڵقێنە نەک لە کاتێکا کە پڕە لە میوان و مناڵی تر هەراوەکە نە بە تەنیا بە جدی وەریەگری لەگەڵ مناڵەکە قسەکە ئەڵێ کوڕم کچم هەستەکەم چەند ڕۆژێکە بێتاقەت دیاری غەمباری نەوعێکی وەکو ئۆسانی تێمانگەێنە هیچ شتێک هەیە مەترسە حەزەکەین یارمەتی وبین هیچ شتێ ناکەین ئینشەڵڵا وانە ئەمانەیە یارمەتی وبین بڕاو کە ئەگەر ئەبەو شێوەیە لەگەڵ ئەو مناڵە قسەکەی ئەو مناڵە لەوانەیە هەمووی بۆ باسکە هەمووی لەسەر بۆ باسکە کێشەکە چییە چۆنە و لێرە زۆر گرنگە وەکوتم کە دایک و باوک خۆی نەشڵژێ خۆی ئارام کاتەوە هاوسەنجی خۆی ڕاگرێ خۆی توندوتیژ نەبێت دنیا کاول نەبووە دڵخۆشی خۆی باتەوە بڵێ ئۆکەی وا دیارە کێشەیەک هەیە لەگەڵ ڕاوێژکاری کۆمەڵایەتیە لەگەڵ باجی لەگەڵ دادەی باخچەی ساوایەنەکە یا دایانگەکە یا لەگەڵ مامۆستاکە وانە مۆعیدێ دانێ کاتێ دانێ ئەڵێ پێویستمە کە قسە لەگەڵ کەم لەسەر وەسعی مناڵەکەم بۆی باسەکە و بە ڕاوێژ لەگەڵ یەکتریا بە گفتوگۆ لەگەڵ یەکتریا ئەتوانن کارێکی وا بکەن کە تێبگەن مەلاڵەکان کێشێکی خۆ ئەگەر ئەوەی کە تۆتێ ئەگەر تازە لە دەستی تۆ دەرچوو کێشەکە گەشتۆتەوەی کە مناڵەکە و بە دەموچاوی شینکراوە و بە برینەوە هاتووە ئەو وەختە بەڕاستی ئەبێت زۆر زۆر بە جدی وەریگری بە زووترین کات بەڵام وەکوتم خۆت ئارام کەیتەوە زۆر مهمە چونکە تۆ خۆت ئارام کردەوە ئەتوانی کێشەکە هەڵکەی بەڵام کە تۆ خۆت هەڵچووی خۆت و ڕەبووی
خۆ تووشی هستیریا بوو خۆ نائارام بوو خۆ لەرزی لە ترسا کێشەکە بۆ حل ناکرێ بڕۆی بزانی مەسەلەکە چییە و پێویستی کرد لەگەڵ مامۆستاکە لەگەڵ دایک و باوکی مناڵەکەی ترە لەگەڵ مناڵەکەی تر خۆی و ئەمە هەمووی شێوازی خۆی هەیە هەمووی ئەتوانی ئەسڵەن ئەو دوو مناڵە بەرەو ڕوو بکەیتەوە مدیر وانە ڕاوێژکاری کۆمەڵایەتی لەگەڵ مامۆستای پۆل ئەم دوو مناڵە لە ژوورێکی تایبەتیە دایانە نەروەرە با قسە بکەن ئەرێ ئەو موشکیلەتان چێت و بۆ لەمەداوە تێمانگەیەنە وانە بەڵام لە هەموو ئەم قۆناغانە تۆ خۆت وەکو مامۆستا وەکو ڕاوێژکاری کۆمەڵایەتی وەکو دایک و باوک نابێت و تیژبی و نابێ خۆت بشڵەژی و نابێ خۆت بترسی و نابێ خۆت هەڵچیت کە ئەمانە و کرد بەڕاستی ئەو کێشانە ئەتوانی هەمووی چارەسەرکەی زۆر سپاس و بەڕێز دکتۆر هەژار معروف پسپۆڕ و پزیشکی دەرونی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسخواز سپاس بۆ ئێوەش و بۆ کەناڵی پەیام زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوە یازیزیش تا بە یەگەشتنەوەیکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم دوور بن لە توند و تیژی و خواتان لەگەڵ